ئەگەر تۆ دەرچوویەکی پۆلی دوانزەی پێویستەکە لەم سیستەمە ڕیزبەندیت کردبێ وەرن لەگەڵم. قوتابی بەڕێز ئەوەی کە دەرچووە لە پۆلی دوانزە پێویستەکات لە ڕێگەی ئەم سیستەمەوە ریزبەندیەکی کردبێت لەبەر ئەوە بە تەواوەتی بەرچاوڕوون تەکات و پێویست ناکات پرسیاری هیچ بەشێک و هیچ شتێک دەربارەی زانکۆیان لە هیچ کەسێکی تر بکەیت. وەڵامی هەموو پرسیارەکانت بە جوانی لەم سیستەمەیە دراوەتەوە و هەر کەسێک دەتوانێت ڕیزبەندی بۆ خۆی بکات. سەرەتا هەژمارکردنی کوردی و عەرەبی بڵێنترکردنی کوردی و عەرەبی و هەژمارکردنی نمرەی 11 بە جوانی وەکو بڵێن سیستەمی وەزارەت ئەکات بە هەژمارکردنی یەکە، چکە هەژمارکردنی یەکە یەک دۆز معەقەدە و لێرە پێت ئەڵێ نمرەکەت بۆ کۆلێژە پزیشکیەکان چی لێدێ و بۆ کۆلێژ ئەندازیارەکان و بۆ کۆلێژەکانی تر بە جوانی ڕووی ئەکاتەوە بە دوای ئەتوانن سەیری بکەن. لێرە نمرەی تۆ لەگەڵ نمرەی پار وەرگیراوی هەموو بەشەکانت پێدەدات کە لە ئاستی نمرەکەی خۆتا بێ بێگومان و لە وردەکاریمان هەیە ئەچیت پێت ئەڵێ ئەم بەشە لە حکوومەتی عێراقدان پێنراوە یانە ئەمە گرنگترین شتە بۆ کەسانی کە ئەیانەوێت کە لە داهاتوودا بچنە بەشێک کە دامەزراندنوشتی هەبێت لە سەر بە وەزارەتی عێراق بڵێن و پێت ئەڵێ پار ئەم بەشە چەند کورسی دابین کردووە پێت ئەڵێ لە 2010 تاوەکو 2024 ئەم بەشە کەمترین کۆنمرە چەندی وەرگرتووە مەسوودەکانی چییە بۆی تۆی قوتابی بزانیت کە ئەو ساڵانەی تەلەبە نمرەی بەرزی هێناوە کۆنمرەی بەشەکە چۆن بووە ئەو ساڵانشی کەکەم بۆ چۆن بووە و لە سیستەم پێمانەڵێ بابەتە هاوپەیوەندیدارەکانی ئەم بەشە چین و پێتەڵێ نمرەکە چۆن هەژمارەکرێ بە کریدت و 170 نمرەی پۆلی دوانزە چۆن وەرئەگیرێت هەمووی بە شێوەیەکی زۆر جوان و پوخت باس کراوە لە پێناسە هەموو بەشەکان پێناسەی خۆی هەیە بۆی بزانی داهاتووی ئەم بەشە ئەبێتە چی و نابێت بەچی و جیا لەوانە و ئەو بەشانی کە پاراڵێل و ئێوارانە نرخەکەیت بۆ دائەنێت و گرنگترین شت لێرێ ئەتوانیت خۆت لەناو ئەم هەموو بەشە 50 بەشی بخۆت بۆ خۆت دیاری بکەیت و هەر پرسیارێکت هەبێ بێگومان ئەم لێرە جواب دەداتەوە بەشی ڕاوێژمان هەیە ئەگە بۆ نمونە تێبینیەکیان شتێک دەبێ ئەتوانی لە ڕێگەی ڕاوێژەوە پێمان بڵێیت و ئێمەش بە خۆشحاڵی و وەڵامتانە دەینەوە. سوپاسانەکەم و هیوادارم سەرکەوتوو بن. ئەنگای سلێمانی گەڕەکی مامۆستایان بەرامبەر پارچی ئازادی بۆ پەیوەندیکردن 070 261 44 34 یان 050 858 94 93